إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. زۆر دەنگە ئاساییە دەنگی زۆر دەنگدانەوەی بەس زۆر کەسیشی مەکەی. خۆشەویستان، هەندێکمان یاخود زۆر بەمان ڕەزیلین، بەخیلین لە عیبادەت و قورئان خوێندن و ذیکری خوادا. بەداخەوە تەماشا دەکەی لە هەشەی خۆمان سەرف ناکەین، زمانی خۆمان کە بە بەلاشە، بە پارە نییە، بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا. دوور کات شەو نوێژمان پێ ناکرێ. بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا لاپەڕەی قورئان ناخوێنین. بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا و لە زمانی خۆماندا بە هەمان شێوە ذیکری خوا ناکەین. زۆر بەمان چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتانە ئەستەغفر الله، چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتانە سبحان الله وبحمده، پارێشی تێ ناچێت لە کاتێکە. بۆیە تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ یوسەبیحون اللەیل والنەهار لا یەفتوڕون. مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ شەو ڕۆژ ذیکری خوا دەکەن، ماندووش نابن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئاسمان چۆن دڵی دەنگ و جیڕەی لێ پەیا بووە، حەقی خۆشێتی ئاوەی بەسەرا بێت. چۆن شتێک قورس بێت جیڕێ دەنگێکی تایە، ئاسمانیش ئاوا تەنراوە. بۆیە دەفەرمێ ما فيها موضع أربع أصابع إلا وملك واضع جبهته ساجدا لله. تەماشاکە سبحان الله، جێگای 4 پەنجە نییە بەتاڵ بێ لەو ئاسمانە گەورانەدا، ئیلا دەبینی مەلائیکەیەک سەجدەی بردۆ نێوچاوانی داناوە بۆ خوای پەروەردگار، سەجدە بۆ خوا دەبات. بەڵام ئێمە ڕەزیلین، بەخیلین، چروکین لە عیبادەتی خوادا زۆر بەمان. بەداخەوە ئەوەش حاڵی مەلائیکەیە لە ئاسمانەکان هەمویان سەلامی خۆیان لەسەر بێ، مەشغوڵن بە عیبادەتەوە، مەشغوڵن بە گوێڕایەڵیکردنی فەرمانی خواوە. ئێمەش سەرقاڵ و مەشغوڵین بە مخالفەکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. بیلعکسی ئەوان ذیکری خوا دەکەن، ئێمە تاوان دەکەین. ئەوان مەشغوڵن بە عیبادەتەوە، ئێمە بە تاوانەوە. لە کاتێکە ئەوان گوناه و تاوانیان نییە، هیچ هەڕەشەیەکی خوا نایانگرێتەوە. بەڵام ئێمە هەموو هەڕەشەکانی خوا دەمانگرێتەوە ئەگەر نەگەڕێنەوە بەلای خوا. بۆیە بەڕاستی بەخیل و ڕەزیلین لە عیبادەتی خوادا. ئیتر قورئان خوێندن بێ، نوێژ و عیبادەت و شەو نوێژ بێ، ذیکری خوا بێ، بەخیل و ڕەزیلین. نە لاشەی خۆمان سەرفەکەین بە پێویست وەکو خواناسان، نە زمانمان. مامۆسایەکی بەڕێزمان خوا لێی خۆش بێ ئێستا نەماوە، لە 98 و 99 چوو بۆ حەج، چووە خزمەتی شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێت، کەو کاتە مابوو 98 والله أعلم. دەفەرمێ تەلەفۆنێکی ئەرزی لە بەردەمیا بوو، تەلەفۆنی بۆ دەهات جوابی پرسیارەکانی ئەدایەوە. واللهی دەڵێ تەماشام دەکەم، ئەو چاوی نەبوو، نابینا بوو. ئەڵێ واللهی کاتێک کە پرسیاریان لێ ئەکرد، حتا پرسیارەکەی تەواو کرد، ئەو کەسە بە تەلەفۆن ئەم ذیکری خوایە کرد، دەبی ناوەستە، زمانی ناوەستە. ئەڵێ کاتێکیش کە تەلەفۆنەکەی داخست، هەر ذیکری خوایە کرد. ئەوانە خوای ناسی، نەک من و تۆی ئیمان ضەعیف، بەخیل و ڕەزیل و چروک ناتوانین چوار لاپەڕە قورئان خوێنین و ڕۆژانە. هەندێکمان بەخیل و ڕەزیل و چروکین لەوەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین، ئەوانەی کە بەڕاستی فەقیرن. خوای گەورە دەفەرمێ الشەیطان یەعیدکم الفەقر. شەیطان ئێوە دەترسێنێ لەوەی فەقیر بن. سبحان الله، دەتەوێ 50,000 100,000 وەرەقەیە بدەی بە فەقیرێ، دەڵێ نەکەی زۆرە،
بەس ئەگەر دەیەها وەرەقە بدەی بە ناو ماڵ احتیادیە ناڵێ مەیکڕە ئەڵێ گرانتر بکڕە شتی باشتر بکڕە بۆ ناترسێنێ بۆ شتی دنیایی ناترسێنێ بۆ مەسروفی هەندێ شت ناترسێنێ ئەڵێ سەیارەیە بکڕە بە 50 وەرەقە زیاتر بێ گوێمە دەرێ بەڵام کاتێ دەتەوێت یارمەتی فەقیر و هەژارێک بدەی ئەترسێنی ئەڵێ نەکە وا مەکە زۆری مەدەری پێویست ناکەونی بیتێ چ پێویستەکە ئەوە ئیشی شەیتانە بۆیە تەماشا دەکەی هەندێکمان بە قسەی شەیتانەکەین لە کاتێکە خوای گەورە دەفەرمێ وەیەقبیضون ئەیدیەهم منافقەکان دەستیان نوقاندووە ئاوە واتە نابەخشن ئینسانی ئیماندار دەبەخشێ بە پێی توانای خۆی ئینسانی منافقیش بەنا بەخوا دەستی خۆی ئاوا نوقاندووە دەستی ناکاتەوە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ناگە هەر دەڵێ نیمە 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 جا ئەوەشی کەوتی نیمە ئەوە زۆری هەیە بیکە قاعیدە بە خۆت زۆربەی ئەوانەی کە دەڵێن نیمانەوە ئەکرۆزێنەوە ئەوانە پاری چاکیان داناوە باوەڕیان قەت پێ نەکەن ئەوە شەیتان وای لێ کردووە بەردەوام ناشکوری بکات چونکە کڕوزانەوە ناشکوریە ناڕازیە بە بەشی خوا و ئینسان پەنا بەخوا تووشی درۆژ دەبێت بەخوا نیمە لە کاتێکا زۆریشی هەیە چونکە من زۆرێک نەوانە بینیوە کە دەڵێن نیمە زۆریان هەیە ئەوەشی کە نیەتی زۆربەیان نەفسیان بەرزە و ئازانی دەوڵەمەنە فەقیرە پارە لە گیرفانیان نییە يحسبهم الجاهل أغنياء من التعفف خوای گەورە دەفەرمێ ئەوەندە نەفسیان بەرزە و ئازانی دەوڵەمەنن بەڵام دەوڵەمەند لە کاتێکە نەفسیان بەرزە بۆیە شەیتان ڕەزیلی دەکات فێر ڕەزیلیمان دەکات وامان لێ دەکات بەخیل و ڕەزیل بین لە ماڵ و سامان بەخشیندا زستانە دەبینی خەڵکێ نەوتی نییە جلوبەرگی زستانی نییە یارمەتی بدە غیرەتت با بجوڵێ ئیمانت بجوڵێ ئەگەر لە فەقیر و هەژار بە بەپی توانای خۆت بە تایبەتی دەوڵەمەنەکان دەتوانن فەقیرەکان حاڵیان باشکەن لە زستانە با لە جیاتی ئەوەی بەتانیە بدا بە کۆڵیدا و سەرمای بێ با زۆپایەدا بگیرسێنێ نەوتەکەی بۆ دابینکە یارمەتی بدە ئەتوانی یارمەتی بدەی بەخیل مەبە چونکە دڵنیا بە ڕۆژێک دێ بەجێی دەهێڵی ئەوانەی تر بە بێڕەحمانە دەیخۆن و تۆش محاسبە دەکری لەسەر دینار بە دیناری زۆرێکمان ڕەزیل و بەخیلین بەداخەوە لە مەسەلەی خۆشەویستیە لە مەسەلەی ڕێز و ئیحتیرامی خەڵکە بەخیلیمان تایە چونکە ڕێز و ئیحتیرام بە پارە نییە خۆشەویستی بە پارە نی بیدەین بە کەسێ بەڵام پێی نادەین ژن و پیاو هەیە حتا ئێستا بە یەکتریان نەوتە یەکتریمان خۆش دەوێت پێیان عیبە من بەژنەکەم بڵێم خۆشتمەوێ ئەی بۆ عیبە کاتێککە پرسیار لە پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم چی کەسێک لای تۆ لە هەموو کەسێ خۆشەویسترە فەرمی لە ئافرەتانە عائیشە خێزانەکەم خۆشە ناو سەحابە ناو هەموو پیاوە دەڵێت خێزانم خۆش دەوێ لە پیاوانە ئەبوبەکرم خۆش دەوێ لە ژنەکانیشە عائیشەی خێزانی خۆم خۆش دەوێ بەخیلی ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەزیلی ناکە چروکی ناکە لەوەی خۆشەویستی بە خێزانەکانی ببەخشێ من بە خێزانەکەم بڵێم جانەکەم بەڵێ پێی بڵێ و چونکە ئەگەر تۆ پێی نەڵی کۆمەڵی خۆشەویستی بۆ دەرنەبڕی دووری مەگرە کەسێکی تر لە تەرەفی سێم لە دەرەوە پەنا بخوا بە حرامی بۆی دەربڕێت ڕەزیل مەبە بەرامبەر مناڵەکانت خۆشەویستیان بۆ دەربڕە بەرامبەر بە هاوڕێکانت دراوسێکانت خزمەکانت هەر کەسێک کە پێت ئەگەر ڕێز و احترام پارەی تێ ناچێ ڕەزیلی تیا مەکە و چروکی تیا مەکە تەنها بە قسە دەبێ بۆیە سەحابەکان دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام زەردەخەنە لەسەر لێوی مبارەکی بوو پارەی تێ ناچێ ئەزام هەندێک کەس پارەی تێچێ نایکە بۆیە دەڵێن پارەی تێ ناچێ ڕێزی خێزانت بگرە ڕێزی مێردت بگرە خوشکی بەڕێزم ڕێزی مناڵەکانت بگرە بەڕێزم ڕێزی باوکو و دایکت بگرە ڕێزی خەڵکی بگرە پارەی تێ ناچێ بەخیلیتیان مەکە لەم مەسەلەدا بەڕێز بە لەگەڵ خەڵکیدا ئەو کاتە ئینشاءالله خوا بەرزت دەکاتەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حدیثێکی صحیح جامع صغیرە وأحب الأعمال إلى الله سرور تدخل على مسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورەوە ئەوەیە خۆشی بخەیتە دڵی موسڵمانێکەوە بەخیلیتیان مەکە ڕەزیلیتیان مەکە خۆشەویستی بخەیتە دڵی موسڵمانێکەوە بە قسەی خۆش
بە لەفزی شیرین، قسەت ناخۆش نەبێ، قسەت ڕق نەبێ، مەدە لە ناو جەرگ و دڵی ئینسان. چونکە ئەو کەسانە خەڵکی الحەمدا خۆشیانی ناوێ، وانەیە کە قسەیان بەرەو ڕووە خەڵکی حەزی پێیان نییە، خۆشەویست نین لای خەڵکی، چونکە قسەکانیان ئەمەندە ناخۆشە ئەوەی لە دڵیا بێ هەمووی دەرەکات دەرەوە. وەڵا فڵان کەس دڵی پاکە هیچ لە دڵیان نایڵێت، تۆ کاکە هیچی نەیڵا و هەمووی دەربڕی، بەرامبەری وێران کرد، کاولی کرد. ئەمانە دڵ پاک نین، ئەمانە دڵیان پیسە، دڵیان ژەنگی گرتووە، چونکە ئەوەی لە دڵیا بێ هیچی نایڵێتەوە. ئینسانی بەڕێز لەوانەیە دە قسە هەبێ بەرامبەر بە کەسێک ئەڵێن با پێی نەڵێم چونکە عاجزە بێ لێم، با دڵی شتێ نەکا بەرامبەرم. بەس ئینسانێک کە قسەی بەرەو ڕووە دڵی خەڵکی هەمووی شکاندووە، هیچ لە دڵیان نەماوە هەتا شتێک لە دڵیا بمێنێ، هەمووی دەربڕیوە. بۆیە با بەڕێز بین، محتەرەم بین، خۆشەویستی بۆ خەڵکی دەربڕین، بە تایبەتی ژن و پیاو زۆر گرنگە خۆشەویستی لە نێوانیاندا هەبێ، هیچ نامردی و ناپیاوی نیە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشتمەوێ. ئەوە پێغەمبەری خوا وا دەڵێت صلی الله علیه وسلم، خوای گەورە لە نێوان ژن و پیاو خۆشەویستی دروست کردووە، ڕەحمی دروست کردووە. ئەگەر نەبوو ئەو ژن و پیاوی هیچ قیمەتێکی نییە. هەندێکمان ڕەزیل و چروکین، بەخیلین لە سەلامکردندا. سبحان الله، لە کاتێکە پارەی تێ ناچێ زمانمان ئەگرینەوە سەلام لە خەڵکی ناکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ئەفەرمێ ئین ئەبخەل الناس من بەخیل بالسەلام، بەخیلترین و ڕەزیلترین کەس ئەو کەسەیە لە سەلامکردنە ڕەزیلی بکات، لە هەموو کەسێ ڕەزیلترە. تەنیا ڕەزیلی لە ماڵ و سەرەوت و سامن بەخشینە نییە. سەلام ناکە، لە جاتی سەلام تەماشا دەکەی چۆن و چاکی دەکە، فڵان کەس چۆنی؟ برا دوای ئەوەی وتە السلام عەلەیک، خوا دە خێر بۆ نووسێ، بڵێ السلام عەلەیکم وەڕەحمەت الله، خوا بیست خێر بۆ نووسێ. دەی بڵێ السلام عەلەیکم با دە خێر دەستکەوێ، چونکە لە حەدیثی صحیح داهاتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک چاکەی هەبێ خوا لێ قبوڵ کردی ئەڕاتە بەهەشتەوە. بۆیە دە چاکە بەکەم مەزانە، سەلام عەلەیکم فڵان کەس چۆنی باشی، ئەمجا دەست پێ بکە، بەخیلی مەکە لە سەلامدا. بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە جەماعەت چۆنن؟ ئەی بۆ ناڵێ سەلام عەلەیک. بێدینێک شانازی بە بێدینی خۆیەوە دەکات، تۆ پێت شەرمە سەلام بکەی کە ناوێک لە ناوەکانی خوای گەورە ئەسەلام. بەخیل مەبە، ڕەزیل مەبە لە بەخشینی سەلامکردندا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە دەڕۆیت و بۆ ناو ماڵ و مناڵی خۆت، لە حەدیث صحیح داهاتوە، کاتێک کە سەلام لە ماڵ و مناڵی خۆت دەکەی، والله خوای گەورە هەمووی دەکاتە خێر و بەرەکەت بۆ ماڵت. هەموو نوێژێکی جەماعەت کە ئەڕۆیتەوە بە ماڵ، نوێژەکە لە مزگەوتێکە یا لە بازاڕی ڕۆشتەوە سەلام عەلەیکم، سەلام لە مناڵەکان بکە، لە خێزان مناڵەکانت، ڕەزیلی تیا مەکە، والله خێر و بەرەکەتێکە بۆ ئەو ماڵی تۆ ئینشاءالله، وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم. بەڵام هەندێکمان دەڕۆینەوە بۆ ماڵ لە جاتی سەلام گوێ نەدەین، لە جاتی سەلام سوکایەتی بە ماڵ و مناڵی خۆمان دەکەین. دەی سەلامی بکە لە ماڵ و مناڵی خۆت، بڵێ سەلامی خواتان لەسەر بێ، خوا لێتان ڕازی بێ، واتە خوا غەزەبتان لێ نەگرێ. هیچ ڕەزیلی تیا مەکە، چونکە ئەو کەسەی سەلام ناکا لە خەڵکی بەخیل و ڕەزیلە، چروکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم قسەی من نییە. بۆیە لە سەلامکردندا بەخیلی مەکە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بداخوا هەندێکمان ڕەزیل و بەخیلین، چروکین لە مەسروفی ماڵ و مناڵی خۆماندا. ژنەکانمان چاوی لە دەستی خەڵکەوەیە، مناڵەکانمان بە هەمان شێوە، لە کاتێکە هەمانە توانامان هەیە خزمەتی ماڵ و مناڵمان بکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ کەفا بالمەرء ئیثما ئەن یەحبس عمن یەملیک قوتە. بەسە بۆ خراپی ئینسان، بۆ تاوانباری ئینسان، واتە ئینسان ئەمەی هەبێ بۆی کە بەسە پێی بوترێت تاوانبار. تاوانبار بەس پیاوکوژ نییە. کەفا بالمەرء ئیثما، واتە بەسە فڵان کەس پێی بوترێ فڵان کەس تاوانبارە. چی کەسێک؟ ئەو کەسەی ئەوەی کە هەیەی لە ماڵ و مناڵەکەی خۆی ئەیگرێتەوە،
ژنەکەی احتیاج و چاوی لە دەستی خەڵکەوەیە. واللهی هەزارەها پیاوی چروک و ڕەزیل هەیە سوێن بەخوا خەڵک پارەیدا بە خێزانەکەی ئیتر بۆ پەیوەندی ئەیداتێ یاخود لەبەر خاتری خوای داتی، چونکە هەیە ئەڵێ گوێمە دەرێ داوای پارە لە پیاوەکەت مەکە خۆم پارەتە دەمێ. هەیشە ئەڵێ کاکە مادەم فەقیری ماڵ و ماڵی فەقیری تێ و پیاوەکەش مەسروف ناکە لە ڕای خوا ئەوە زەکات ئەوە سەدەقە، هەردوو جۆرەک هەیە بۆ پەیوەندی ئەیداتی هەیشە لەبەر خاتری خوای داتی. جا بۆیە کە ڕەزیلیت کرد چروکیت کرد تۆ تاوانباری بەسە بۆ تاوانباری تۆ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح مسلم دا دەفەرمێ أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین خێر و سەدەقە گەورەترین ماڵ و بەخشین ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفکی. بەخیلی مەکە، با مناڵەکانت فێری خراپە نەبن، با خێزانت دەست لە خەڵک پان نەکاتەوە، بیبەخشە. بۆ کی باشە ماڵ و مناڵ احتیاج بێ پارەت بۆ کێ؟ بەس ڕەقەم دایانی و تەواو کاغەز دانی، ئاخر دوای هەر شتێک ڕوویدا خۆ تاوانباری، هەرچی بە نێوچاوانی خۆت دەگرێتەوە. ڕەزیلی مەکە لە ماڵ و سامان بەخشین بەرامبەر بە مناڵی خۆت، واللهی گەورەترین خێر و سەدەقەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أعظمها أجرا. لە بیری مەکە گەورەترین خێر ئەوەیە مەسروفی ماڵ و مناڵی خۆت بکەیت، چاویان لە خەڵک نەبێ. مەیەڵە ژنەکەت خەڵکی پارەی بداتێ، مەیەڵە مناڵەکانت خەڵکی پارەی بدات لە کاتێکا توانات هەیە، هەر کۆی کەرەوە دڵنیا بە بەیانی بووک و زاوای خوا بخۆی. نەکبەتەکەیشی بۆ تۆیە. ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ ئینسانی چروک و ڕەزیل لە دونیادا وەکو فەقیر ئەژی داماوە، بەڵام لە قیامەت وەکو دەوڵەمەند محاسەبەی ئەکرێت چونکە زۆری جێڵاوە نایخوات. ئەگە تۆش نەیخۆی بێگومان پارە زۆرە بێ، سبحان الله ئەوانەی کە نایخۆن پارەیان زۆرە، چونکە نایخۆن سەرفی ناکەن بۆ ماڵ و مناڵی خۆیان. بەخیل مەبە لە ئەوەی مەسروفی ماڵ و مناڵی خۆت بکەی با چاویانە دەستی خەڵک نەبێ و زەلیلی خەڵک نەبن. ئەو خاڵەت پێ ئەڵێم چونکە زۆر کێشەی کۆمەڵایەتی ڕووەکاتە ئێمە یەکێ لە هۆکارەکانی خراپبوونی ئافرەت مێردەکەیە چروکەکەیەتی. یەکێک لە هۆکارەکانی خراپبوونی ئافرەت فێری خراپە و بەدڕەوشتی و خراپەکاری ئەبێ، فێری سوال ئەبێت چونکە پیاوەکەی بەڕاستی نێرە، لەبەر ئەوە فێر ئەبێت بەداخەوە. هەندێکمان ڕەزیل و چروکین کورە با بڵێم زۆربەیشمان لە سەڵاوەدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم البخيل من ذكرت عنده فلم يصلي علي. بخیل ئەو کەسەیە، ڕەزیل ئەو کەسەیە کە ناوی منی لا ئەبرێ ناڵێ صلی الله عليه وسلم. ئەمڕۆ چەند جار سڵاواتان سەر پێغەمبەری خوا داوە صلی الله عليه وسلم، چەند جار ئەمڕۆ بزانە چەندێ بەخیلین، چەندێ ڕەزیلین. زمانمان ئەگەر بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد پارەی سرف ناکە، پارە سرف ناکە، بە نەوت و بنزین و گاز ئیش ناکە، بەلاشە. بەس ئایا زیکری خوای پێکەین؟ ئایا سڵاوەت دەدەین لەسەر خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە خوای گەورە سڵاواتی لەسەر ئەدا، مەلایکەکانی خوا سڵاواتی لەسەر ئەدەن صلی الله عليه وسلم. بەس ئێمە کوا بەخیلین، والله زۆرۆمان ڕەزیلین. ئەگەر ڕۆژی چەند هەزار جار نەمان و اللهم صل على محمد والله ڕەزیلیمان کردووە، بێوەفاییمان کردووە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو ئێمەی ڕزگار کرد بە پشتیوانی خوا و بە یارمەتی خوا لە گومڕایی و سەر لێ شێواوی و نەکبەتی. کوا وەفای ئێمە بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم؟ دانانیشین 100 جار بڵین اللهم صل على محمد وعلى آل محمد، کورە هەر بڵێ اللهم صل على محمد اللهم صل على محمد، پارەی تێ ناچێ. بنزین و گاز و نەوت سەرف ناکەی، کارەبا سەرف ناکەی، بەس زمان دە زمان بەخیلی تیا مەکە. ئەوە زۆربەی حاڵی زۆر بەمانە بەخوای گەورە. هەندێکمان ڕەزیلین، ئەمە دیاردەیەکی ناشرینە کە ئەم خەڵکە ئەمڕۆ پەیدای کردووە، بەخیلی دەکات لە تەوقەکردن لەگەڵ بەرامبەری خۆیدا، بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە، هەر پێیەکە ئاوایەکی بۆکە، تەقلیدی دەسەڵاتدارەکانەکە، چاو لەوان دەکات وەڵا با تووشی نەخۆشی نەبم، هەزار کەس ئاوای کردووی سەر ژێر خۆڵایە و ئازانی ئاوات کرد نامریت، حتا قیامەت نامریت.
والله ئەو ڕۆژەی خوا بۆتی داناوە یەک چرکە پێش و پاش ناکەی بەخوا ئاوا بکەیت تەوقە بکەیت و ئاوا بکەیت بەخوا چرکەیە تەمەنە درێژ نابێ کورتیش نابێ کاکە تووشی نەخۆشیە بم بۆ توش نەخۆشی برای بەڕێز والله فلان ڕئیس فلان سەرکردەواکە منیش واکەم ئەی پێغەمبەری خوا چیە فەرمیە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح هاتووە کە لە صحیحی ئەبو داود هاتووە دەفەرمێ ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرقا سيرك هەر کاتێ دوو مسلمان بەیەک گەیشتن مسلمان ئیماندار باوەڕدار ئەم دوو باوەڕدارە تەوقەیان کرد لەگەڵ یەکە تەوقەیان کرد نەک دەستی نا بە سینگەوە کاکە تەوقەی لەگەڵاکە دوای دەست بێنە بە سینگتە هەرڵێ ئەتەوێت دەست درێژکەی ئاوەیەکە بۆ گاکسە یاری تەوقەم لەگەڵا مەکە بڤەیە وریابە توش نەخۆشیە بم فڵان کەس واکە منی چاوی لێ یەکەم هەر کاتێک دوو باوەڕدار دوو مسلمان گەیشتن بە یەک تەوقەیان لەگەڵ یەکا کرد خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم پێش ئەوەی لە یەک جیا ببنەوە خوا لێیان خۆشە بێت خۆتان مەحروم نەکردووە زۆربەتان زۆرێک لە خەڵکی دەیەوێت تەقلیدی دەسەڵاتدارەکان کە ئەوان برا کەسانێکی دنیاین ئەوانە دەستیان لێ بشۆرە ئەوان گویان لەوە نیە خوا لێیان خۆشە بێ یان خۆش نابێ بەڵام تۆ ئیمانداریت نابێ بەو شێوەیە بی خوا لێت خۆش ئەبێ وەڵڵی لەگەڵ موسڵمانێکە تەوقەت کرد دڵنیا بە خوا لێت خۆش ئەبێ پێشەوەی لەو موسڵمانە جیابیتەوە لە یەک جیاون بڕۆن باشە ئەمە باشە یا ئاوایەکی بۆ بکەم بۆ ڕەزیلی دەکەی لە تەوقەکردنە تەوقە تووشی نەخۆشیت ناکە تووشی سەرەتان و دەردت ناکە ئەبێت تووشی لێخۆشبوونی خوات ئەکا لێخۆشبوونی خوا هەر دەمریت ئیتر پێویست ناکە ناڵم پارێز مەکەن دوای قسە غەڵەت مەکەن بەڵام هیچ شتێک نیست ئەمڕۆ نە کۆرۆنایە و نە هیچێک هەر ئاوایەکی بۆکە بە حساب ڕۆشنبیر و مسەقەفە تۆ نەزانی تۆ نەفامی نە ڕۆشنبیری نە عاقڵی نە تێگەشتووی چونکە لە لێخۆشبوونیەکی خوا خۆت مەحرومەکەی هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا تەوقەی لەگەڵا بکە بەڵام ناڵێم ژن و پیا و ئامۆزا پورزابێک و تەوقەکەنەوە نا ئەوە تاوانبارە بنەوانە چونکە نامەحرەمێتی بەڵام باسی پیاوەکەم بە تایبەتی تەوقە بکە بەخیلی مەکە لە تەوقەکردن و تەوقەکردن لەگەڵ خەڵکیدا چاول لە دەسەڵاتدارەکان مەکە سەیری ئەوان مەکە سەیری ئەوە کە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە لێت خۆشە بێ کەواتە ئەمە بە هەل بزانە ئەمە عیبادەتێکی گەورەی تەوقە لەگەڵ موسڵمانێک ئاکەی تەوقە عیبادەتە چونکە هۆکارێک بۆ لێخۆشبوونی خوا عرف و عادەت نییە بەتەنها بەڵکو هۆکارێکە عیبادەتێکی گەورەیشە ئینشاءالله بەداخەوە زۆرێکمان بەخیرین ڕەزیلین لەوەی کە سوود و قازانج بە خەڵکی بگەێنین ئەو زمانەی خۆمان سەرف ناکەین دوو قسەی خێر لەبین دوو کەسا قسە بکەین دوو کەس بینیان خراپە دوو قسەی خێریان بۆ ناکەین بەخیلی دەکەین لەوەدا بەخیل و ڕەزیلین لەوەی کە سوود بە خەڵکێکی فەقیر و هەژار بگەێنین کەسێک ئیشێکی پێمانە ئیشەکەمان پێ دەکرێت دەڵێ بۆی ناکەم وەڵام بەق بەسەر خەڵکەوە نییە بەس خەریکی خۆمە بم ئەی دەبێ خۆ سوود بە خەڵکیش بگەێنی ئەبێ سوودێکت بۆ خەڵکی هەبێ بەڵام لە کاتێکە توانات هەیە یارمەتی ئەو کەسە بدەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەگەڵ موسڵمانێکە بڕوات ئیشێکی بۆ جێبەجێکات خوای گەورە لە خلیسکاندنی پردی سیرات ئەی پارێزێ واتە ڕزگاری ئەکا بەرەو بەهەشتی خوا پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە نەخلیسکی لەسەر پردی سیرات نەکەویتە ناو دۆزەخەوە کاری موسڵمانێک هەبوو بۆی جێبەجێکە لە توانەتدا هەیە مەجالت هەیە و لە توانەتدا هەیە ڕەزیلی مەکە کاگە لەبین دوو کەسا قسەی خێرکە خۆم نەقمێ قسە ناکەم لە کاتێک قسەت ئەی خوا ئەگە قسەت خواردی دەزانی قسەکەت ئەی خوات قسەی تیا بکە توانات هەیە شتێکی بچووکە بۆ موسڵمانێ بیکڕە توانات هەیە بۆی بکڕە بە سوود بە بێ سوود مەبە بێ کەڵک مەبە خەیر الناس ئەنفعهم للناس خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین کەسێک ئەو کەسانن کە سوودی زیاتر بە خەڵکی دەگەێنن بۆیە ڕەزیلی و چروکی مەکە لەوەی سوود و قازانج بە خەڵکی بگەێنی ئەوەی کە لە توانەتدا هەیە ئەو شتێک لە توانەتدا نەبێ ئاساییە بۆی ئینشاءالله هیوادارم ئەم سیفەتانە لە خۆمان دوورخێنەوە سیفەتی خراپ و هەموو سیفەتێکی جوان لە ئێمەدا ڕەنگ بداتەوە بەڵکو خوای گەورە لێمان خۆش بێ و هۆکارێک بێ بۆ چوونە بەهەشتمان ئەگەر پێت خۆشە بیتە باشترین کەس ئەوە با سوود و کەڵکت هەبێ بۆ خەڵک لە کۆمەڵگادا ئینسانێکی بێ کەڵک مەبە
بێسوود مەبە، چونکە ئەوە خراپترین ئینسانە کە سوود و قازانجی بۆ هیچ کەسێک نییە، چونکە ئەوەشی چاکەی بۆ خەڵکی هەیە و بە کەڵکە بۆ خەڵکی، ئەو باشترین کەسە خەیر الناس پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم. جا کامیانت پێخۆشە؟ بەخیل مەبە لە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژارە، لە خەڵکێک کە پێویستی بە تۆ، جارە دەوڵەمەندێک کە پێویستی بە تۆیە. بەخیلی مەکە لەوەی قسەیە خێر بۆ خەڵکی بکەیت. بەخیل مەبە، ڕەزیل مەبە، بإذن خوا ئەو کاتە ئینشاءالله دڵخۆش و بەختەوەر دەبیت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير يعني كدوا خوايا أواني نخوشن لنا خوش خانة كان لما كان. يا ربي خوايا الشفاء بدي خوايا رحمته لخوشبوني خود برجيني بسرها مولايك من دا يا رب العالمين. خوايا ولات من للشر وبلاو آجاوا بدوركي خوايا خير وبركة برجيني بسرماندا لتشروكي والرزيلي لإيمان ضعيفي بدون من كي يا رب العالمين. وما لبكي بردوام توما لبير بي يا الله خوايا آخر من بخير بجيري نيجو رجوع عبادت ما لي قبول كي ولات من لهموك يشو بلايك بباريزي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.